دکتۆرە نیگار حەسیب قەرەداغی هونەرمەندی شانۆکاری کورد یەکێکە لە بەشداربوانی ئەم ساڵی دووەمین دیمانی شانۆی کوردی دیاسپۆرا. دکتۆرە نیگار حەسیب قەرەداغی بە دوو پرۆژە بەشداری لەو دیمانە شانۆیەدا دەکات. هونەرمەند نیگار حەسیب قەرەداغی لە دایکبووی سلێمانیە لە ساڵی 1974ەوە بەبێ دابڕان کاری شانۆ دەکات. دکتۆرە نیگار حەسیب قەرەداغی دەرچووی ئەکادیمیای هونەرە جوانەکانی بەغدایە. مامۆستای شانۆ بوو لە پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی و لە کۆتایی ساڵی 1990ەوە لە وڵاتی ڤیەنە لە شاری ڤیەننا نیشتەجێ. ساڵی 2000 بڕوانامەی ماستەر و لە ساڵی 2006 بڕوانامەی دکتۆرای لە کۆلێژی زانستی شانۆ و کۆلێژی سۆسیۆکولتور ئەنترۆپۆلۆژی لە زانکۆی ڤیەننا بەدەستێناوە. بەشداری لە چەندین فێستیڤاڵ و کۆنفرانسی نێودەوڵەتی وڵاتانی ئەوروپا و وڵاتانی عەرەبی و ژاپۆن و لە هەرێمی کوردستانیش کردووە. بە پێرفۆرمانس و وەرکشۆپ لە چەندین زانکۆی جیهان وانەی شانۆی وتۆتەوە. با سوپاسەوە لە ژنێڤ ڕاستەوخۆ دکتۆرە نیگار حەسیب قەرەداغیمان لەگەڵایە. دکتۆرە سڵاو لێبێ، جەژن پیرۆز بێ. ئەم کاتتان باش و جەژنتان پیرۆز بێ بە دڵی خۆش و بە ئارامی و بەز ئاستایش و من لە ڤیەننا قساکەم نەک لە جنێڤەوە. ببوورە. دکتۆرە خەرمان بەرەکەت و جەژنتان پیرۆز بێ. ئەم ژیانە ئەکادیمی هونەریە بڕیا پڕبارەت چی بە هونەرمەند نیگار حەسیب قەرەداغی بەخشیوە؟ لە ڕاستیە هەندێکە ساڵێک شانۆ و یاخود هونەر و یاخود هەجبوارێکی تر بێ ئەڵێ بۆتە بەشێک لە ژیانم. من ئەتوانم بڵێم من هەموو ژیانم شانۆیە. هەر لە تەمەنێکی زۆر لاویەوە لە 18 ساڵیەوە لە 19 ساڵیەوە من تاوەکو ئەمڕۆکە بەردەوامم. خۆشبەختانە هەر لە وڵاتی خۆمان لە نیشتیمان پاشان کە باڵێن دەربەدەر بوون و لە دەرەوەی وڵات و ئەمڕۆکەش لەگەڵ شەماڵ عومەری هاوسەرمە هەردووکمان خاوەنی لابۆری شانۆی لالشین لە ڤیەننا و خاوەنی هۆڵێکی تایبەتین بە خۆمان و چەندەها خەڵاتی نێودەوڵەتیمان وەرگرت و گرنگترین شیان بۆ من خەڵاتی ساڵی 2022 خەڵاتی هونەری وڵاتی نەمسا کە لەلایەن سەرۆکۆماری ئێرە پێشکەشمان کرا. بەڵێ. دکتۆرە وەک لە پڕۆمەی ئەو دیمانە شانۆیەدا هاتووە وەرکشۆپی دەنگم یادەوەریمە وەرکشۆپێکی دەنگی و جەستەی کراوەیە. کەمێک لەو بارەیەوە ئەگەر بۆمان بدوێی. من خۆشبەختانە کە یەکێکم لە بۆردی بەڕێوەبەرێکی دیمانی شانۆی کوردی دیاسپۆرا لە ئەڵمانیا لەگەڵ هاوکارانمە و خۆشحاڵم کە بۆ دووەم جارە بەشدارە بم. ساڵی پار بە نمایشێک بەشدار بووم. ئەم ساڵ بە وەرکشۆپێک کە ڕاهێنانی جەستەیی و دەنگیە بۆ هەچ کەسێک کە پێی خۆشە کار لەسەر دەنگی بکە، کار لەسەر جەستەی بکە، دوایە خود دەنگ و جەستەی بەیەکەوە بەستێتەوە جارێکی تر. مەبەستم لەوەی مەرج نییە هونەرمەند بێت وایە خود شانۆکار بێ بۆ هەچ کەسێک کە پێی خۆشە کار لەسەر ئیشی دەنگ بکات و دەنگی بەهێز بکات کراوەی و پێ خۆشحاڵم. هەروەها نمایشێکی پێفۆمانسی سەمایی لەگەڵ هونەرمەند بێگەر ئەحمەد ئەویش ئامادەکراوە و هەر لە هەمان دیمانەیە پێشکەشەکرێت. بەڵێ. دکتۆرە لە زۆر بۆنەی تردا جەختان لە دەنگ و ڕەنگ کردوتەوە. گۆرانی یاخود تەکنیکی دەنجیتان بەکارهێناوە و زۆر جاریش لە کولتورێکی دیکەوە هێناوتانە. پاڵنەری ئەوە چی بووە؟ لە ڕاستیە ئێمە هەر لە سەرەتایوەکو ڕەنگە جەنابتان ئاگادار بن لە هەشتاکانە کە ئێمە دەستمان بەکاری شانۆیی کرد ڕوتێکی شانۆی ئەزمونگەری نوێخوازیمان هێنایەوە ناو شانۆی کوردیەوە. هەر بەو گڕوتینەوە کە گەیشتینە ئەوروپاش زۆر زوو هەوڵمان ناکە لەگەڵ کولتوری ئێرە تێکەڵبین و ئاشنابین بە شێوازی هونەرەکەیان و هاتو چۆی شانۆکان بکەین و بگەڕین و پرسیار بکەین و ئەوەش بوو دەستمان کرد بە خوێندنیش لەگەڵ ئەم گەڕان و خوێن با بڵێن پشکنی نەمان بۆ ڕێگایەکی نوێ کە تایبەت بێ بە داهێنانی خۆم و شەماڵ کە ئێمە ئەو وەختەکە گەیشتین سیرمان کرد لە ئەوروپا لە نەوەدەکانە کاری جەستەیی هەتاوەکو بڵێ زۆر زۆر ئینتەنزیف و زۆر زۆر بە چڕوپڕی ئیشی لەسەرکرا. بەڵام ڕەگەزێکی تر کە ئەویش دەنگە ئەتوانین بڵێن خراپوە لاوە دەنگی تەنها بۆ قسەکردن بوو، تەنها لە شانۆی
حیواریە بەکارەهێنرا ئەگینا هەچ گرنگێکی تر کە گەڕان و پشکنینی بێت و توێژینەوەی تایبەتی بوێ لە بواری دەنگە نەبوو لێرە ئەوە بوو ئێمە دەستمان کرد بەو کارە گەڕین بزانین کاریگەری دەنگ ئایا تەنها بۆ گەیاندنی مانای وشەیەکە ویا خود دەنگ ئەتوانێت زۆر لەوە زیاتر سنووری ئەو با بڵێن ئەو چوارچێوەی کە بۆی دانراوە تێپەڕێنێ ئێمە گەشتین بۆ قەناعەتەی کە دەنگ ئەتوانێت سنووری کولتورەکان ببڕێت چونکە ئێمە تەنها بەگەیاندنی وشەیە کە ڕەنگە سنوورداری دروستکەین ئەگەر من تەنها بە کوردی بە زمانی کوردی شانۆیی بکەم بێگومان تەنها ئەوانە لێم تێگەن کە لە زمانەکە تێگەن و یاخود لە هەچ زمانێکی تر بێت بەڵام لە زمانی دەنگ لە گزارشتی دەنگ لە گزارشتی ئاوازە لە گۆرانیە ئێمە ئەتوانین مرۆڤەکان جارێکی تر کۆکەینەوە بۆیە هەر ئەمەش هۆکارێکی زۆر گەورەیە کە پێرفۆمانسەکانی لابۆری شانۆی لالش لە سەرجەم وڵاتانی ئەوروپی و عەرەبی و تەنانەت لە یابانیشدا جێگەی خۆی کردوێتەوە و بەردەوام بانکێشەکردین کە ئیشەکانمان لەوێ پێشکەش بکەین کە وەرکشۆپ بەرین بەڕێگاوە بەو شێوازێکی ئێمە ئیشی لەسەرەکەین بێگومان ئێمە سەرچاوی سەرەکی بۆ ئەم کاری خۆمان با بڵێن گۆرانی کوردیە و یاخود میلۆدی کوردیە چونکە بتەوێنێتێت تۆ ئەمە با بڵێن زمینێکی زۆر زۆر بەهێزەکە بەو شێوەیە ئیشی لەسەر نەکراوە کە با بڵێن خۆشبەختانە بێت بەتایبەتی لە بواری تەکنیکی دنیە چونکە تەکنیکی گۆرانیەکانی کوردی لە هۆرە ئەگری لە سیاچەمان و ئەگری لە حەیران و ئەگری لە لاوەگری هەر هەمووی کۆمەڵێ تەکنیکی زۆر زۆر تایبەتن زۆر زۆر کاریگەرن بۆ سەر گوێگرەکەی بۆیە من خۆم شخصی خۆم لەسەر ئەو تەکنیکانە هەمووی ئیشەکەم هەر ئەو تەکنیکانەشەکە لە وەرکشۆپەکانمە بە قوتابیەکانی تریاڵێمەوە و هەمویان زۆر خۆشبەختانە ئەم تەکنیکە تاقیەکەنەوە و هەوڵی بۆ ئێن کە فێری بن بێگومان ئەو کەسانی کەش کە لەگەڵمانە بەشدارە بن لە پەرفۆمانسەکانمانە سەر بە هەچ کولتورێک بن و یاخود بە هەر زمانێک بکەن داواکارەکەی ئێمە لەوەیە کە ئەوانیش گۆرانی خۆیان دێنن من گۆرانی ئەوان ناڵێن ئەوان گۆرانەکانی خۆیان ئەڵێن ئەوان میلۆدیەکانی خۆیان ئەڵێن ئەوان تەکنیکی دەنگی و یاخود گۆرانەکانی خۆیان ئەڵێن بەمەش تێکەڵبوونێکی کولتورەکان دروستە بێت تێکەڵبوونی زمانەکان دروستە بێت بەمە کاری هوەری دەوڵەمەنە بێت چونکە ئێمە کە باسی هوەرەکەین هوەر واتە بۆ مرۆڤایەتیە تۆ ناکرێت بەهۆی خاڵێک لە خاڵەکانەوە ئەم مرۆڤایەتیە با بڵێن تەسک بکەیتەوە بۆ لۆکاڵێک بۆ یاخود بۆ گەڕێکی بۆ شارێک نەخێر هەوڵی ئێمە ئەوەیە کارەکانمان زۆر زۆر بەرفراوان بێت و بگات بە هەموو جیهان. بەڵێ دکتۆرە ئێستا لە سەردەمێک کاژین کە کولتورەکان زیاد لە هەموو سەردەمێکی تر تێکەڵ بە یەکن و بەرکەوتێ ڕاستەخۆ لە نێوانیاندا هەیە. کورد و شانۆی کوردی لەکوێی ئەم پەرەسەردنایە؟ بەداخەو ئێمە لەبەروی لە بابڕێوەک و جوغرافێت لە شوێنێکە ئەژین کە چواردەورەکەمان هەتایەت تەسکترمانەکات و هەتایەت سنوورداترمانەکات کە نەتوانین بگەین بە دەرەوەی وڵاتی خۆمان مجبورین ویا خود شانۆکاری کورد مجبورە تەنها بۆ شارەکەی خۆی نمایش تێ بکات ویا خود ئەو پەڕی سێ چوار شاری تری کوردستان بکات ویا خود چەند شوێنێکی تر بگەڕێت ئەمەش بەهۆی وەکوتم ئەم چواردەوری ئێمە کە ئەمەنە تەسکی کردوینەتەوە شانۆکاری کوردیزەی دەست ناکەوێت بچێتە دەرەوەی وڵات شانۆکار ئەو با بڵێن ئەو سپۆرتی نابێت لە بواری مادیشەوە طبعاً تۆ ناتوانانی لە ساڵێکا سێ چوار سەفەر بکەیت ئەگەر سپۆرتێکی تەواوت نەبێت شپاسۆرت نەبێت ڤیزەوت بە ئاسانی دەست نەکەوێت ئەمانە هەمووی ڕێگرن لەوەی کە کاری و یاخود پرۆژەی شانۆی شانۆکارانی کورد بگات بە دەرەوەی وڵات هیوادارم باشتر بێت وەکو ئێستا ئەی بینین زۆربەی زۆری یاخود هەندێک لەو
هونەرمەندانە خۆشبەختانە لە فیستیڤاڵەکانی وڵاتە عەرەبیەکانە بەشدارە بن، بەڵام گرنگیشە کە بگەن بە ئەوروپا و وابزانم ئەمەش دیمانەش یەکێک لە ئامانجە سەرەکیەکانی ئەوەیە کە یەکەم شانۆکارانی دەرەوەی کوردستان بێکۆ بگەێنێت و پەیوەندیان لە ناو دروستکە و کە بتوان پرۆژێک پێکەوەی بکەن وەکو جەنابتانەزان هەردێک لە وڵاتێک کەوتوین، بەڵام لەگەڵەوەشە ئەم شانۆکارانە جارێکی تر لەگەڵ شانۆکارانی کوردستانە بێ بگەێنێتەوە ئەو پەیوەندی دروستکات ئەو پردە دروستکات. هیوادارین کە یارمەتی ئەم دیمانێ بدرێت تاوەکو بەڕاستی خۆی تۆن کات کە بتوانین کاری باشتر بکەین. بەڵێ دکتۆرە کولتوری ڕۆژهەڵاتی بەگشتی و کولتوری کوردی بە تایبەتی تا چەند ئەو پۆتێنشاڵەی هەیە کە بێتە بنەما بۆ بەرەو پێشچوونی شانۆی کوردی؟ هەموو کولتورێک هێند دەوڵەمەندە زمینەیەکی هێند بەهێزی هەیە کە دەشێت بێ بە بڵێن بە پاڵنەرێکی زۆر زۆر بەهێز بۆ بەرەو پێشچوونی هونەر، ئیتر هونەری شانۆ بێ، هونەری تەشکیلی بێ، هونەری مۆسیقا بێت. کولتوری کوردیش یەکێکە لەو کورد کولتورە دێرینە با بڵێن دەوڵەمەندانە بۆچینە، بەڵام با بڵێن ئەتوان بڵێن کێشەکەی لەوەیە ئێمە تاوەکو ئێستاش نازانین چۆن ئەم کولتورە بخەینەکار. تا ئێستاش وە ئەزاین ئەگەر تەزبیحێکم بەکارهێناوەیە خودت پارچێک سرکەی وایە خود تەوری وایە خود جامانەیەک بەمە من کولتوری کوردیم بەکارهێناوە. نەخێر ئەمە بەڕای من تەسکردنەوەیە بەداخەوە. وەکوتم لێکێک لەو با بڵێن بەهێزترین بەکارهێنان و وایە خود بەکاربردنی و گەڕانەوە بۆ سەرچاوەی کوردی خۆمان لە لای ئێمە ئەم تەکنیکی گۆرانی وتنێ بۆ نمونە ئەمە شەرت نییە ببێت هەموو گروپەکانی تر بۆ شێوەی ئیش بکەن. نەخێر مەبەستم ئەوێت و ئەبێ زۆر وریانە زۆر با بڵێن ئەبێ زۆر زانستیانە بگەڕێتەوە سەر خۆت. من هەردەم وتەیەکی شانۆکاری پۆڵۆنی گڕۆدۆفسکیم لە خەیاڵە کە ئەڵێ تۆ کوڕ یەکێکی، ئەو مەبەستی ئەوەیە کە تۆ سەرچاوت هەیە، ئەو سەرچاوەیەش ڕەسەنە، ئەو سەرچاوەیەش دێرینە، ئەو سەرچاوەیەش با بڵێن قابل بەوەیە کاری لەسەر بێت و پرۆژە هونەرەکانت بەرەو پێش بەریت.